بەڵێ بەڕێزانم کاتتان باش من هەکار نهێلیمە ئەم جارەش وەکو باقی دیبیتەکانی تر باسی پرسێکی چارە نووسازی کوردستان دەکەین، باسی قوڵایی ستراتیژی کوردستان دەکەین، باسی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی ئێستای هەرێمی کوردستان دەکەین، باسی ئەو ناوچەیە دەکەین کە بێگومان بەبێ ئەو ناوچەیە باشووری کوردستان سەقامگیر نابێت، زۆر بەهێز نابێت. ئێوازانن لە ناوچە کوردستانیەکان طبعا ناوچە کوردستانیەکان زۆر ناوچەیەکی فراوان دەگرێتەوە، چەندین پارێزگا دەگرێتەوە کە نەواتی ئەم ناوچانە کەرکووکە. ئێستا ڕەوشی کەرکووک و ڕەوشی ناوچە کوردستانیەکان لە بەردەم مەترسیەکی زۆر جددی جارێکی تر سەر هەڵدانەوەی داعشە. داعش لەوێ تەواجودێکی جددی هەیە، لەوێ بێگومان خەریکە ڕەوشی ئەمنی لە دەست دەرەچێ، وەکو پێویست تەدبیری ئەمنی ناگیرێتە بەر. ڕەوشێکە بە ئاراستەیەکە کە ڕۆژانە داعش هێرش دەکات، تەواجودێکی زۆر جددی هەیە. طبعا هێرش دەکات، خەڵک دەبێتە قوربانی. حتا تەواجدی هێزەکانی عێراق، یەکێچەکداریەکانی عێراق، حەشدی شعبی دەگرێتەوە، پۆلیسی فیدرال، سوپای عێراق، حەشدی عەشایری و نزانم چی و چی ناو نیشانی زیاد جۆراوجۆریان هەیە، لەوانەیە بەدەهایان هەزار تەواجدیان لەوێ هەبێ. بەڵام داعش بەردەوام هێرش دەکات و بەردەوام خەڵکی سیڤیل، هاوڵاتی سیڤیل دەبنە قوربانی. ئێوازانن ئەو ناوچانە پێشتر باسمان کردووە لە ڕووی خزمەتگوزاریەوە، لە ڕووی تەوازونە هاوسەنگی پێکهاتەکانی ناوچەکەوە بێگومان ڕەوشێکی زۆر خراپیان هەیە، لە ڕووی ئیدارەکردنەوە هەر زۆر خراپە. مەسەلەی تاریب و تەشەیع و تەرحیلی کورد زۆر بەشێوەیەکی مەترسیدارتر لە جاران دەست پێ کردووە. پارێزگاری سەپێنراوی کەرکووک باستەوە دەکرێت، تەسهیلاتی زۆر بۆ خێزانی داعشیەکان کردووە کە لە کەرکووک تەواجودێکیان هەبێ بە هەوەزی خۆیان بێن و بڕۆن. لە حەویجە بۆ نمونەکە شوێنی خۆیەتی لەوانەیە ئەویش ناوچەیەکی تاریبکراوە بێ لە ساڵانی ڕابردوو، ئەویش یەکێک لە عارەبە ئەوان هاوەردە بێ لەوێ تەواجودی هەبێ. لەوێ بێگومان خێزان و کەس و کاری داعش هەموو شتێکیان بۆ کردووە. طبعا ئەمەش هەمووی لە پێناوەوە هاوسەنگی هێز، هاوسەنگی نفوس لە کەرکۆک بگۆڕێ، لە پێناو هەڵبژارتن بەدەستهێنانی دەنگی زیاتر کە 16 ئۆکتۆبەریش هاتنی حەشدی شعبیش هەر بۆ ئەو مەبەستە بوویە، ئێستاوانیش خەریکیان پرسن. طبعا ئێمە لە ڕووی مەسەلەی ئەمنیەوە جارێکی دیکە سەر هەڵدانەوەی داعش بوو. داعش لەم ناوچانە هاتوو چووەکە بە تایبەتی لە بەینی سەلاحەدین، دیالا، کەرکووک، ئەمە سێ گوشەیەکی زۆر مەترسیدارە، وەرە بوو مووسڵ، ئەمبار، دەوروبەری بەغدا، زۆر ناوچەی تریش. میوانی زۆر بەڕێزم هەیە سەرنجتان ڕاکێشم کە ئەوانە زۆر ئاگاداری ڕەوشەکەن لەگەلەوانە دابێژی بابەتەکە دەکەین. ئەویش بەڕێزان دکتۆر شاخەوان عەبدوڵڵا، پارلەمانتاری پێشوو عێراق و ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری بوو لە عێراق، پێشتریش لە کەرکووک بەرپرسارەتی هەستکار هەبوو لە پێناو بنەجیکردن و سەقامگیری ئاسایش لە کەرکووک. ئەو کاتێک کەرکووک بێگومان سەقامگیریەکی باشی هەبوو. لە مانکەدا بەڕێز عامر ڕەفعەت ئەندامی پێشووی ئەنجومەنی پارێزگای دیالە کە ئێستا دیالە بە تایبەتی ناوچە کوردستانیەکان لە خانەقین بگرە، لە زۆر ناوچەی تر بگرە، هەردوێنێ هێرشی چەکداری داعشە بۆ مەترسیەکی جددیش لەو ناوچە هەیە. لە مانکەدا میوانێکی بەڕێزمە لە سلێمانی هەیە، بەڕێز عەمید ڕۆکۆن تارق ئەحمەد، بەڕێز جەنابی عەمید یەکێک بوو لەو فەرماندە سەربازیانەی کە لە شەڕی دژی داعش بۆ پاراستنی کەرکووک و دەوروبەری بەڕێزان ڕۆڵێکی باڵای هەبوو وەکو شارەزەیەکی سەربازی. ئەمڕۆ ئێمە باسی پرسی هەبوونی داعش و ئەو تەدەهورە ئەمنیە دەکەین لەو ناوچانە. سوپاس بۆ میوانەکانم. طبعا ئەمێ بچمە سلێمانی لەبەرەوە بابەت ئێمە بابەتێکی سەربازی و ئەمنی گرنگە لە بەڕێز عەمید ڕۆکۆن تارق دەست پێ بکەم. جەنابی عەمید ئەم کاتەوە باش، زۆر خۆشحاڵ بووم بۆ ئەم دەرفەتە. ئەکید زۆر لە نزیکەوە تو متابعی ڕەوشی ناوچە کوردستانیەکان دەکەی کە فەراغێکی ئەمنی هەیە بەهۆی هێزی پێشمەرگی کوردستان لەوێ تەواجودی نییە، ئەو دەبەرە ڕاستی مەترسیەکی جددی جارێکی دیکە سەر هەڵدانەوەی داعش بۆتەوە. لە ڕووی سەربازی ئەمە بچ دەگەڕینتەوە؟ بەڵێ. سڵاو و ڕێز بۆ میوانەکانت، بۆ بینەرانی خۆشەویست. سەرەتا من حەزەکەم ئەوە بڵێم ئەوەی من لێرە ئەیدرکێنم گزارشتە لە ڕابۆچوونی خۆم، یعنی گزارش نییە لە هیچ مدام و دەستگایەکی فەرمی و نافەرمی. ئەوەی من ئەیڵێم خۆم لێ بەرپرسیارم. سەرەتا دەبێت ئەوە بزانین داعش بۆ لەم کاتە هەستیارەدا لەم سێ گۆشە سونیە لە عێراقە، لە شیمال و لە ڕۆژئاوای عێراق سەری هەڵداوە. طبعا ئەمە گەمەیەکی نێودەوڵەتی و ئیقلیمیە، هەمومان باشە زانین. ئەگەر سیرکەی لە ڕوومادی بۆ کەرکووک، بۆ ڕوومادی بۆ سەلاحەدین کە پێڵەن تکریت، بۆ کەرکووک، بۆ مووسڵ چالاکێکی زۆر لە ڕادەبەدەریان هەیە. مانەوەی داعش لەم کاتەیە و سەرهەڵدانی داعش لە بەرژەوەندی تێکڕای هێزە عێراقیەکانە بە هەموو تاقم و گروپێکەوە، چ لە سیاسی بێت چ لە چەکدارەکان بێت. گرنگی مانەوەی ئەوانە، ینی نەمانی داعش نەمانی زۆر هێز و لایەنە.
تەنها لە بەرژەوەندی خودی کازمینیە ئێستا کە داعش سەرەڵداتەوە. ئەو داعشانی ئێستا خەڵک زۆر پیان ئەڵێن شانەی نووسو، ئەمانە شانەی نووسونین، ئەمە لە سلکی سەربازیە پیان ئەڵێن خەلایە کامینە، ینی ئەمانە نائیمەنین کامینەن لە بۆسەدان لە هەر کات و ساتێک بۆیان ڕێکەوێ گورزی خۆیان دەوەشێنن. ئەو چەکدارانی کە لە سووریا طبعاً بەپێی ئەو زانیاریانە بەپێی راپۆرتە هەواڵگیرەکانی فەڕەنسی ئەمریکی ئەگەر لە ئەنتەرنێت بگەڕێی راپۆرتە هەواڵگیریە سەربازیەکانیان ئاماژەی پێ دەکەن خەڵکی زۆر چالاک و چاونەترس و لێهاتوو شارەزایان لە سووریاوە گواسۆتەوە بۆ عێراق و بە تایبەتیش بۆ ناوچە سونیەکان. داعش من پێشتریش ئاماژەم پێکردو داعش سێ گروپن لە ئێستادا، یعنی لە دوای ئەوەی کە عبادی ڕایگەیاند کە داعش لە ناوچە بە یەکجاری سەرکەوتون بەسەریانە، داعش دابەش بوون بەسەر سێ بەشە. گروپی A و B و C ئەو داعشانن کە داعشی ڕاستەقینەن و شەڕی عقایدیەکەن و کە لە سەرەتاوە دروست بوون و یەک لە سەرسەی خاچی عێراقیان داگیر کرد. گروپی B ئەو داعشانن تەنها پۆلیس و پێشمەرگە و سوپای عێراقی دەکەنە ئامانج بە تەنها، ینی خەڵکی تر ناکەن ئامانج، پۆلیس پێشمەرگە لەگەڵ سوپای عێراق، پەیوەندیان بە حەشدی شعبی و حەشدی عەشایریەوە نییە. گروپی C کۆمەڵە چەکداری پێشتر ئیرهابی بوون، لە قاعیدە بوون، لە هەر گروپێکی ئەنسار السونە ئەنسار ئیسلام بوون، ئەمانە گروپێکیان پێکەناوە خەریکی ڕاوەڕوت و خەریکی خۆشیان دنن، پارە لە خەڵکە سێنن، سەرانە لە خەڵکە سێنن، سیارەی خەڵکە دزن. ئەوەی سەیرە گروپی سیم کە خەریکی پارە کۆکردنەوەن تەنها لە ژێر دەسەڵاتی هەردوو گروپەکەی تر دەتوانن کار بکەن. لە ئێستادا چەند پرۆسی سیاسی عێراق بەرەو پێشەوە بڕوە نزیک بێتەوە لە ئینتخابات، هێشتا ئەوەی کە ڕووی داوە هێشتا کەمە، هێشتا زیاتر ڕوەدا، چکە سەروبەری ئینتخاباتە و زمانی سەرکەوتنی هەندێک لایەنە. داعش گرنتیە بۆ مانەوە بۆ سەرکەوتنی هەندێک لایەن لە ئێستادا. بەڵێ طبعاً سەرنج هەبووە لە سەرەوەی کە تۆتی مستەفا کاظمی سەرۆکی وەزیرانی عێراق کە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە باس لەوە دەکرێت کە جارێکی دیکە بەهێزبوونی داعش لەوانەیە لە بەرژەوەندی خۆیدا بێت شەڕ لەگەل بک کۆمەڵی مەشاکلی تری عێراقیە لە بیری خەڵک باتەوە، وەکو پاڵەوانێک وەکو عەبادی کە بێگومان وەکو نەسر لە بیرتە کە لە مانگی 11 ڕاگەیاند. هەنی پێت وایە تو ئەڵێی لە بەرژەوەندی کۆمەڵێک گروپدایە، ئەو گروپانەکەن جەنابی ئەمین بوو لە بەرژەوەندیاندایە ڕەوشی عێراق تێک بچێت. ئەو گروپانن کە بە هاتنی داعش دروست بوون، ینی پێش هاتنی داعش ئەو هەموو گروپ و تاقم و گروپە چەکداریانە نەبوون. لە بەهۆی هاتنی داعشەوە 72 بۆ 82 گروپ دروست بووە، مەبەستم ئەو گروپانەیە. بەڵێ دەگەڕێنە وڵات جەنابی ئەمید ئەکرێت داعش نەمێنێ و ئەرکی بەڵێ باسی ئەوەشەکەین داعش نەمێنێ ئەم گروپانە ئیشیان چیە بێ پاشان؟ بەڵێ باسی بازرگانانی شەڕەکەین لە عێراق کە خۆتەزانی بەدەیان گروپی چەکدار هەیە، بەدەیان هزار چەکدار هەیە، ئەمانە حتا دەستپێلینی سەربازیشیان نییە، پارە وەردەگرن لە ناوچەکان بەتایبەتی ناوچە سونیەکان خۆتەزانی چیان بەسەری خەڵک دێن. بەرحاڵ دکتۆر شاخەوان عەبدوڵڵا، دکتۆر پێشتر سەرنجێک هەبوو لەبەرەوە هەفتەی 16 ئۆکتۆبەر ڕوویدا لە 2017 بۆ ئەوەی کەرکووک بۆ نمونە وەکو عەفرین لێنێت، بەڵام ئێستا ڕەوشی کەرکووک لە بەردەم مەترسیەکی جدی سەرهەڵدانەوەی داعشدایە. ئەمڕۆژ داعش چەکداری داعش گیرانەوە لە باسکەکانی ئەوێ بێژگە لە تەواجدێکی فراوان لە دەوروبەری کەرکووک. پێت وایە ئەمە منطقیە فعلا ئێستا لە عەفرینیش خراپتر نییە کەرکووک؟ زۆر سپاس بۆ جەنابەت و ڕێز و خۆشەویستیم بۆ بینەرانی کوردستان 24 بۆ میوانە بەڕێزانش. دیارە ئەگەر تەمەشای جوڵەی داعش بکەی بەعام لە منطقەی ئەوەی کە ڕۆژانە کردەی تیرۆریستیە ئەنجام ئەدرێت لە کوێ دەست پێکات لە منطقەی خانەقینەوە دێتە جەلەولا و سعدیە و قەرەتەپە و تا دێتە منطقەی داودە زنانە کە دەکا پشت دووسکورماتۆ دێتەوە خوار دووسکورماتوو، منطقەی هەفتەغار و منطقەی کاکەیی و داودە و تاڵەبانی و دێتەوە سنووری بەشیر و دەسوڕێتەوە بۆ لای دبز و بۆ قەرەچووق. ئەو ناوچانە گەر تەماشا بکەی لە ڕوو جوگرافیەوە ناوچەیەکن مەجال ئەدابوار بۆدا کە ڕێکخراوە تیرۆریستەکان بتوانن گەشەی تیا بکەن و خۆیان ڕێک بخەنەوە و ئەو ناوچەش خەڵیتێکی ئیجتیماعیە لە هەموو پێکاتەکان دروست بووەواتە ئێمە کە باز لە مەلەفی ئەمنیەکەین دەبێت باز لە مەلەفی ئیستقراری سیاسی و ئیجتیماعی بکەین لەو ناوچانە. ئەگەر بێت و ئیستقراری سیاسی و کۆمەڵایەتی لەو ناوچانە بەدی نەکرێ فراهەم نەکرێ هەر پێکاتێ لە پێکاتەکان دژی حکوومەت بوەستێت ناستقراری سیاسی لەو ناوچانە بەردەوامە بێ. بۆیە تو پێش ئەوەی کە بتێ ڕوبەڕووی باند و تاقمە تیرۆریستەکان بی لەو ناوچە دەبێت خوێندنەوەیەکی سایکۆلۆژی و نەفسی هەبێت بۆ ئەو ناوچانە بزانی
دۆخی هاوڵاتیان یاخود نەسیجی کۆمەڵایەتی ئەو ناوچانە بە چ جۆرێکە لە دوای 2023 بەهۆی ئەوەی کە ئەو ناوچانە ئەوەی کە سنوور بۆ لەگەڵ ئێمە عەرەبی سونە بۆ مقاطعی انتخاباتیان کردووە مقاطعی حکوومەتی عێراقیان کردووە هەر لە سەرەتاوە گروپی نەقشبەندیان دروست کرد ئەنساری سونەیان دروست کرد دوجار قاعیدەیان دروست کرد هەتا گەیشتە داعش ئەو ناوچانە بەنا ئیستیقراری سیاسی مایەوە خەڵکێکی زۆر بوونە قوربانی ئەو هێرشە ناڕەوایی تیرۆریستان بەڵام کەی ئیستیقراریان بە خۆیانەوە بینی ئەگەم لە حەزە بکەی کاتێک ئەو ناوچان ئیستیقراریان بە خۆیانەوە بینی کە مەلەفی ئەمنی دەستی خەڵکی ناوچەکان خۆیان کەوتواتە کاتێ دەستگا ئەمنیەکان مەلەفی ئەمنی خۆیان کەوتە دەست خۆیان بۆ نمونە لە کەرکوک دەستگاکانی ئاسایش و پۆلیس و مخابەراتی خەڵکی شارەکە بە دڵسۆزیەوە شانیان داوە بەری توانیان دۆخی ئەمنی کۆنتترۆل بکەن تا 16 ئۆکتۆبەر بە تایبەتی لە دوای هاتنی داعش و چوونی پێشمەرگە بۆ خواروی کەرکوک کە تا سنووری خانەقین خەتێکی سەدی دروست کرد لە نێوان ناوچەی گەرمی چالاکی تیرۆریستی و لەم دیوی خەتەکەشەوە لە ڕووی جهدی استیخباراتی دەستگا ئاسایشی هەڵگریەکان هەوڵیان داوای کە مابوو دەستگیریانیان کرد و ناوچەکە پاکرایەوە جناب دەزانی تەقریری استیخباراتی پێش 16 ئۆکتۆبەر ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بە تایبەتی و ناوچانەی ژێر کۆنتترۆلی پێشمەرگە و ئاسایش بوو ئەمنیەتیان وەکو هەولێر و سلێمانی لێ هاتبوو وەکو دۆک وەکو ناوچەکانی تری هەرێمی کوردستان ئێستا ئەو دۆخەی کە لەوێ هەیە هۆکاری سەرەکی ئەوەیە بوونی هێزێکی غەریبە ئەو هێزە غەریبە بە ئەجندایەکی تایفی و بە ڕوحێکی تایفیانە و لە هەندێک شوێن هێزی قەومین لە هەندێک شوێن هێزی تایفین لە هیچ لەم ناوچانەی کە من باسەکەم هیچ هێزێکی عێراقی نیشتیمانی نییە کەڵم هێزێکی نیشتیمانی عێراقی نییە هێزیەک نییە لە چوارچێوەی دەستوری عێراقدا بمەزرێت ئەو هێزانە پێیان دەڵێن نیشتیمانی کە لە چوارچێوەی مادە 9 فەقەرە یەکەم لە دەستوری عێراق دامەزرابێتن یاخود لە چوارچێوەی مادەی 61 مادەی 9 لە دەستوری عێراقی لە پێکهاتنی هێزە ئەمنیەکانی عێراق باز لەوە دەکات کە پێکهاتەی دەستگا ئەمنیەکان يتكون عناصر الأجهزة الأمنية والعسكرية من أبناء مكونات الشعب العراقي ناڵێ لە خەڵکی عراقی لە شعبی عراقی لە مکوناتی شعبی عراقی فەرموکان مؤسسەی ئەمنی دیفاعی لە عێراق بێنە کورتیا هەیە حجمی خۆی بەپێ حجمی خۆی بەپێی نیوەی حجمی خۆی دکتۆر تەمان خۆ دەزانی بە تایبەتی لە کەرکووک ئێستا نزیکەی 150 پۆست لە کۆر سەنراوەتەوە ینی تاواجدی کورد لە ڕووی ئیداریەوە حتا لە ڕووی نفوسیشەوە لە کەرکوک خەریکە بەرەو بچوک بنەوە دەڕوا زەختێکی زۆری لەسەرە بەڵام ئەوەی جێگەی سەرنجە ئەو عملیەی 16 ئۆکتۆبەر عملیەی فەرض القانون لە کەرکوک گەڕانەوە هەیمەنەی دەوڵە پێت وایە ئەو گڕۆپانەیان ئەو هێزە چەکدارانەی عێراق کە لەو ناوچانەدا هەن یعنی ئەبنە هۆی فعلا ئیستیغرار دروست بێ ئێستا هێزێکی عێراقی لەوێ نییە وەک باسم کراوەی هەیە هێزێکی میلیشیاوی هێزێکی تایفی هێزێکی قەومی لەو ناوچانە هەن و ناتوانن ئەو ناوچانە بپارێزن و باشترین دلیل ئەوەیە کە لە ماوەی چەند مانگی ڕابردوو جیا لەوەی کە دۆخی ئەمنی لەو ناوچانە تێک چووە و بوونەتە عاملێکی نائستیقراری کۆمەڵایەتیش لەو ناوچانە بۆی پشتگیری پێکاتێک لە پێکاتەکان بکەن لە دژی پێکاتەیەکی تر بۆ نمونە لە ماوەکانی ڕابردوو بە بەڵگە ئەوەمان سلمان کە هێزە عێراقیەکان چ حەشدی شعبی بێە سوپای هێزەکانی تر پشتگیری عەرەبی هاوردەیانە کرد بۆی کە بێن دەست بەسەر زەوی جوتیارە کوردەکانە بگن کە ماکە استقرارێکی نائستیقرارێکی سیاسی لە منتیقەکە دروست بێ و هەتا ئەم هێزە غەریبە نامۆیانە میلیشیایانە کە هیچ سەروبەرێکیان نییە لە ناوچەکە بن استقراری سیاسی کەواتە پێتوانیە و قسەیەش ڕاست بێ وەکو جەنابی عەمی توتی کە هەندێک هێز لە عێراق بەرژەوەندیان لەوەدایە کە داعش بەهێز بێ و شەڕ بەردەوام بێ سەرنجێکە لەو ناوچانە ئەو هێزە چەکدارانەی کە تو باست کرد لەگەل لەوانەیە لەگەل داعش خەلف الکەوالیس ڕێکەوتە بن کە هەمووی بین لە بەرژەوەندی کوردن پرۆسەی تعریف زۆر فراوانتر بکەن بۆ نمونە تەمان ئەوانەی ئەو گومانانەی جنابەت باسەکەی چین لە کێوە سەریان هەڵداوە لە عملیەی ڕزگارکردنی حەویجە کاک عەمی تارق و ئەو بەڕێزانە شەزانن حەویجە دو ناوچە بوو کە ئازاد کرا ئێمە لە لیژنەی ئاسایش و بەرگری تەقریرێکماندا وەزارەت دامانە ڕێژدەرای عێراق ئەو کاتە حەیدەر عەبادی بوو کە مەزنداکانی نزیکەی 6000 چەکدار لە حەویجەیە بێ ئەوەی کە کۆ بۆ لە ناوچەکە ئەو چەکدارانە چیان لێ هات جەناب تەزانی ئەو چەکدارانە بەشیان گۆزرانەوە بۆ سنووری زنانە لە قوڕیچای کە خەتی نێوان کفری دووزە لە قوڕیچای دەست پێ دەکات بۆ منتیقەی زنانە ئەو هێزە ئێستا لەوێن تەواجودیان هەیە بۆچی حکوومەتی عێراق هێرشیان ناکاتە سەر بۆچی هێزە ئاسمانەکان هیچ تا ئێستا زەربەیەکی جەویان لێ نەدراوە حەویجە ڕزگار کرا نە تەرمی داعشێک بینراوە نە داعشێک بەدیل گیرا ئەمە یەکێک لە گومانەکان گومانی دووەم ئەوەیە کە لەم ناوچانەی کە ئێستا چالاکی تیرۆریستی هەیە باری تەنکەری ئەم گروپانە بەردەوامە بۆ ئێرانە ڕۆ ئێمە بە بەڵگە
دزینی نەوتی کەرکووک کە لە کەرکووک دەست پێ دەکات دەچێتە بەسرە لە بەسە مینایەکی بۆ تەرخان کراوە لێەوە بە باخیرەی تەکسی دەڕات بناو باخیرەکانی گەورە و لەسەر حسابی ئێران ڕەت دەکرێت خەتی دووەمی بەڕیش کە لە ڕێگای سلێمانیەوە چێت بۆ ئێران ئەمانە هەموو کەسن لەلای حکوومەت بەڵام حکوومەت وەستاوە بۆیە بوونی ئەم هێزانە لەوێ جگەل لەوەی دۆشینی سەرۆت و سامانی ئەو ناوچانە بە هیچ شێک بیریان لە ئەمنیەتی ئەو ناوچانە نەکرێتەوە خیبرەشیان کەواتە پێت وایە تەنسیقیان هەیە لە ژێرەوە ڕێکەوتنیشان هەبێ طبعا هەر بۆ ئەو پیاوی ئەمی و سەربازی بە پێی دیسپلینی ئاسکەری ئەگەر بێت و ئیشەکەی خۆشی نەکە ئیهمالی یا بکات تاوانبارە یعنی تۆ ئەگەر ئەرکی خۆشت جێبەجێ نەکەی ئیهمالیش کە لارکەی خۆتا تاوانباری بۆیە دکتۆر ئەوانە تاوانباری سەرەکین طبعا دکتۆر گەرینە وڵات ڕیاض کە دەکەوێتە سەر حەویجە حتا ئەڵێن شەو بەدەستی داعشەوەیە تاواجد حکوومەت هەرتیانە ئەم شەو پۆلیسێکی ئەم شەو پێشەوەی بێم بەرنامەی جنابتان پۆلیسێکی ئیتیحادی لە ریاض کوژرا بەڵێ کاک ئامر طبعا دیالەش ئێمە لە بیر نەکەین دیالەش ناوچەی کوردستانی زۆر لە سنووری پارێزگا دیالە هەیە لەوێشتە دەهۆڕی ئەمنی هەیە بە تایبەتی گەرێمە سەیری خانەقین و دەوروبەری خانەقین بکەین هەر لەم ڕۆژانە بەردام هێرش هەیە خەلکی سیڤیل دەبێتە قوربانی یعنی ئەو ڕەوشایە تو چون لێک دێتەوە بوو لەم کاتەیە لەم تەوقیتەیە داعش بەم شێوە بەهێز بووە بە ناوی خۆی گەورە و میهرەبان پێشەکی سپاس بۆ جەنابتان سپاس بۆ میوانە بەڕێزەکانتان و سەڵا بۆ بینەرانی خۆشەویست وەکڕون و ئاشکرایە ساڵی پار لە دوای ئەو گورزە وەشاندنەی کە بە کوشندە دریا لە تیرۆریستانی داعش لەلایەن هێزی ئەو پەیمانانەوە وای لیان کرد لاوازیانی کرد بەڵام هەرمانەوە هەرچەند حکوومەتی عێراق لە ساڵی 2017 ئیعلانی خۆی کردوتی ئێمە مەسەلەی داعش کۆتایی پێهاتووە بەڵام ئەو هەر قسەیەک بوو لە ڕووی ئەعلامیوە وەکو عەمەلیان داعش لە مەیدان موجودە دوای ئەوە سەرەکەی داعش شێوازی ئیشکردن و استراتیژێتی خۆی گۆڕیوە ئێستا تو سێرەکەی فەرق و جیاوازەکان لەکوێ ئەبینیتەوە پار ئەوان ویلایەتیان هەبوو هەر پارێزگایەک ویلایەت بووان ئێستا ئەوان کەمتریان کردێتەوە کریانتە قاتع ئەتوانین بڵێن بە کوردی ناوچەیەەکە دوای قاتعەکە ئەکاتە کەتیبە لە کەتیبە تێتە سریە لە سریە تێتە مەفرەزەکان ئیشەکەن واتە ئەمانە وردبوونەوە زیاتر لە ئیشوکاری تیرۆریستەکان زیاتر چڕیان کردێتەوە لە ناوچە دابڕاوەکان چی لە حەوزەی حەمرین و خانەقین و تا ئەگەریێتەوە نێزیکی کەرکووک و مەخمور ئەم ناوچانە بۆ لەم ئانوساتە لەسەر قسەی جەنابتان بۆ زیاتر گەرم بووە لەبەرەوەی ئمە لە بیرمانە چێ ئەم ناوچێلە لەسەر خەتی تەماسە لەگەڵ هێزی پێشمەرگە ئەو کاتە هێزی پێشمەرگە لێرە بوو ئەوان بە زۆر بە ئاسانی ئاوە جوڵیان نەئەکرد ئێمە ناڵین کردەوەی تیرۆریستی نەبوو لە واشنگتن شەکری بەڵام بۆ شێوە نەبوو ئێستاکرا لە دوای 16 ئۆکتۆبەر معادلەکان گۆڕا ئەم گۆڕانکاریەکرا وانویست بەڕاستی دەسەڵاتی کوردی بە هەموو هێزێک لێ بدرێن بە هەموو شێوازێک ئەو لە ڕووی داعشەوە ئەو لە ڕووی حەجدەوە ئەو لە ڕووی حکوومەتی عێراق بوویکەوە بنبر بکرێت لەم سنوورانە ئێستا ئەو چالاکیانی کەوا تیرۆریستان هەیەنە لەو سنووران زۆر بە فراوانیەکەن یعنی دوێکە سعات 12 نیمڕۆ دریا لە نەفەتخانە بەڕای تو کاک تارەقانی ئەو فراوانی جمۆجۆلەکانی داعش لەم ناوچە کوردستانیانە بوو چی دەگەرێتەوە پێت وایە تەسیلاتی بوو دەکرێت چاوپۆشی لێ دەکرێت زمینە سازی بۆ دروست دەکرێت لەسەر ئەو بەرژەوەندیە مادیانە و تاریبکردنی نەفتەک و دکتۆر شاخانوتی جا من حەزەکەم بە وردی بێمە سەر ئەو مەسەلەی سەر نەتیجەکەتش پێدەم جا لێمرە تیرۆریستان هەلو سنوورە بەڵێ ئاسانکاریان بۆ کریا تیرۆریستان هەلوێ بەجی لە عسکەریەوە یعنی بەڕاستی کردەوە تیرۆریستەکان ئەنجامەدەن من وێنەم لایە ئەو شەوەی کەوا محەتەی جەلولایان تەقاندەوە بە هەمان کات لەگەڵ کەرکووک لەگەڵ تارمێ لەگەڵ سەلاحەدین ئەوەی کە من پێمەزانی لە هەموو ئانوساتێکی بە یەک لە حەزەمویان تەقانەوە بۆ ئەمایان تەقانەوە ئەگەر تۆ هاتوویت کە بە ناوی خۆیان بۆ فریادرسی خەڵکێکی تری بەڵام تۆ محەتەی کارەبە چی زەرێک لە تو داوە ئەمە ئەوە ئەگەیەنە بەرژەوەندی وڵاتانی ئیقلیمی بەرژەوەندی هەندێک تەیارات و ئەحزابی تر لە ناو عێراق مەوجودە بەرژەوەندی ئەوان ئەپارێزن لەبەر ئەوە ئەم کردەوە تیرۆریستی ئەنجامەدەن زیاتر بۆ تعزیزی قواتی حەشدی شعبی لە سنوورەکە ئەو ڕۆژە ئەوەی ڕوویدا بە هەمان یعنی ڕۆژێکی دوایەوە هێزێکی حەشدی شعبی هاتە جەلولایەک سەر دەست بەجێم ئێستا تعزیزی قوا زیاترە ئەگەر ئێوە تەماشا و سنوورە بکەن لە ڕووی جوگرافیوە طبعا کیلۆمەترێک و ڕووبایەکی لێ عسکەری لێە حەشدی لێە سوپای عراقی لێە باش ئەمانە لە کوێتی هاشووەکەن یعنی تۆ من ڕسمەکان بۆم نارە دەست بەجێ
ئەوەی وا ئینەکانە تەقێنە محەتەی کارەباکە سێرەکەی ئەمانە جلی سەربازیان لەبەرە یعنی تەنانەت بەبینی ڕبایەکانتیان ئەمانە ئەگەر ئاسانکاریان بۆی نەکریە ئەگەر ئەمن ئەمە تاکتیکی داعش بکە جلی سەربازی لەبەرکەم بۆی بەو شێوەیە بڵێ تاکتیکە بەڵام ئێمە بکراوە ئێمە نەیشارینەوە ئێمە چاکە زانین ئەمانە ئەو ئاراستەکە پیانە درێ ئاراستە لە شوێنێکی ناوخۆی عراق و پیانە درێ چونکە لەوێ ئەمیرەکەش نەزانێت بەس ئەوە زانێ ئەو تەوجیاتی پێدرێ ئەوە جێبەجێەکە ئەمانە ڕبتیان هەیە بەڕاستی ئەمان ڕبتیانێت لەگەڵ حەشدی شعبیە بەختصار لەگەڵ قیادەتی عراقیە لەبەر ئەوە هەتاکو حەشد لەم سنوورە بمێنێت و حەشد بمێنێت لەم سنوورە ئەوان بەهێزن وتم پێت ئەوان هەرچی کاتێک کردەوە تیرۆریستەکانیان زیاترەکەنەوە تعزیزی قواتی حەشی شعبی تێدە سنوورەکە بڵێ جناب عمید طبعا میوانەکانم سەرنجی باڵکێشیان هەبوو یعنی لەسەر مەسەلەی تەواجدی داعش لەوێ ئەگەر لە ڕووی سەربازیەوە پرسیار بکەین خۆتەزانی جێیشی عێراق جێیشێکی متەکاملە جبەخانێکی سەربازی بەهێزیان هەیە ئیتادی باشیان هەیە هێزێکی ئاسمانی توکمەیان هەیە بەدەیان هزار چەکدار لەو ناوچە کوبوونەتەوە ینی پێت وایە ئەگەر ئەمانە فعلەن بە شوەیەکی سەربازی هەوڵ بدەن داعش لە ناو دەبن یانیش فعلەن تاکتیکە خۆیان لەوێ ڕاگرتون بەداخەوە سوپای عێراق ڕاستە لە ڕووی ژمارە و لە ڕووی پێداویستی سەربازی و لەوانەیە متەکامل بێ بەڵام کەمکوڕی سوپای عێراقی لە ئێستادا نەبوونی جوهدی استخباراتیە و تەنسیق لە بینی هێزەکانە ئەوەندەی حکوومەتی عێراقی احتیماد دەکاتە سەر هێز و ژماری چەکدار دەبێت ئەوەندەش 150 احتیماد کاتە سەر دەستگا هەواڵگریەکان ینی کۆکردنەوەی زانیاری شەڕی داعشی ئێستا شەڕی چەکداری نییە شەڕی زانیاریە حرب المعلوماتە تۆ دەبێت پێش ئەوەی کە دروست ببێ گورز بۆشێنە دەبێت زانیاریت هەبێت لەسەری بەداخەوە لە ئێستا لە عێراقدا ئەو هینە نییە ئەو معلوماتە نییە ئەو داعش توانیوێتی هەمومان نەزانین راپۆرتە هەواڵگیرەکانی سوپای عێراقی خۆیان ئاماژەی بێکەن داعش توانیوێتی تەنانەت ئەو ئەجیزە استخباراتیانە خەڵکی لەوێ شاهابێ و زانیاری لەسەر جمۆجۆڵی سوپا هەبێ کێشەکە لەوەیە بۆ داعش یا بۆ هەر وڵاتێکی ئیقلیمی بێ کێشە نییە چێ دەکوژێ حەشدا یان سوپایە یان داعشە گرنگەوەی لە عێراقیە چونکە هەموو ئەمانە نەوەی ئەم وڵاتن خەڵکی عێراقن ئەوەی دەکوژێ هەر عێراقیە چ حەشد بێت چ داعش بێت چ سوپا بێت چ پێشمەرگە بێ بە عێراقی حسابیەکە بەڵێ طبعا جناب عمید باس لەوە دەکرێت بە تایبەتی لە باشووری کەرکووک داقۆ قودوس خورماتوو حەشارگەی داعش هەیە ئەمیری بەهێزی داعش هەیە چەکداری بیانی لە ناویاندایە حتا تۆڕێکی استیخباراتی فراوان هەیە وەکو تو باست کرد کەواتە ئەو تاکتیکی ئێستای داعش هەگەر داعش یا سەرکەوتو بێ زیاتر گەشە بکە ئەو بێگومان خۆتەزانی لە زۆر ناوچە هێرش ئەنجام دەدات هەنی نابینی ئەم شەڕە مەترسیدارترە بێ لە 2014 من پێم وایە ڕۆژ بە ڕۆژە تا لە انتخابات نزیک بینەوە شەڕەکە درێژا کێشێ من تەوقعی خۆم وایە من ئەڵەم لەوانێت تا 2023 بۆ 2024 داعش کۆتایی پێدێ بە یەکجاری بەڵام دوای داعش چێ چ گروپێکی تر و لە چ ناوێکە و بۆ چێ دڵنیابە لە دوای داعش شتێکی تر ماعشێکی تر پێیا بێ بۆ خەڵکە بۆ خەڵکی عێراق و بۆ خەڵکی کورد بڵێ بێگومان ئەو ناونیشانە دوای 2023 بەردەوام هەبووە جەنابی ئامید یەک دنیا ڕێکخراوی تونترە و دروست بووە لە عێراق بە تایبەتی لە ناوچە سونیەکان کەواتە خۆتەزانی لە دوای 2014 هێزی پێشمەرگەی کوردستان کەرکووکی پاراست قوربانیەکی زۆری بوودا حتا ناوچە کوردستانیەکان ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان تەواجدی لەوێ نییە لە زۆر ڕۆیەوە بێگومان مەترسی جدی بە تایبەتی لەسەر پێکهاتەی کورد مەسەلەی تاریب و کۆمەڵێشتی ترەیە تو وەکو شارەزایەکی سەربازی سەرنجت چییە بۆ سەرکردایەتی سیاسی کوردستان کە ئەم ناوچە لە بەردەم مەترسیەکی جدیدایە مەترسی ئەمنی خۆتەزانی بەڕاستی ئەگەر من وەکو سەربازی قسە بکەم وەکو فەرماندەیەکی سەربازی قسە بکەم جیاوازە لەوەی وەکو کاکشاخەوان ئەگەر کەسێکی سیاسی قسە بکە لەوانێ پێشنیارەکانی من بۆ سەرکردایەتی سیاسی جیاواز بێ لە پێشنیارەکانی کاکشاخەوانەوە بەڕێزی لە دانیشتووە من پێم وایە حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت تەنسیقێکی وا بکەن پێش ئەوەی هێز پێک بێنن دەبێت هەوڵ بدەن مرۆڤی عێراقی پێک دروستکەنەوە ناخین مرۆڤەکان لەو سنوورانە دروستکەنەوە بۆی هەز بە هاونیشتیمانی خۆیان بکەن لەو ناوچانە تا هاوکاری هێزەکان بن هێزی پێشمەرگە بێ حەشدی شعبی بێ سوپای فیدرالی بێ سوپای عێراقی بێ تاکی عێراقی لەو سنوورانەیە متمانەی نەماوە متمانەی بە هیچ هێزێک نەماوە لە ئێستادا پێشتر ئێمە کاکشاخەوان خودی خۆی بە سەردانی کردوم لە بارەگاکەی خۆمانە ئێمە من لە داقۆق بووم کە سێ پێکاتی جیاوازی تیا بووە کورد و عەرەب و تورکمانی تیا بووە لە سێ مەزهەبی جیاواز لە کاکەی و لە شیعە و لە سونەی تیا بووە بەڵام بە شێوەیە کە هەوسەنگەکەمان ڕاگرتە بوو
هەرگیز کارێکمان نەکردووە لایەنی عەرەب یان تورکمان هەستکا کە ئێمە کوردین و غەدریان لێکەین بە پێچەوانەوە لەوانەیە هەندێک جار غەدرمان لە کوردێک کردبێت لەبەر خاتری ئەوان بۆی هەست بە کەمینەکەن بەڵام ئێستا کە ڕۆدا پێچەوانەکەیەتی ئێستا کابرا حەقی خۆیەتی کابرا کوردە حەقی خۆیەتی بەڵام هێشتا ئەو تعدای لێکرێ و هێشتا حەق بە بەرامبەرەکەیەتی من پێم وایە ئەبێ بەغدا و هەولێر ڕێککەون لەسەرەوەی ئەو پێش ئەوەی هێستێک بێنن دەبێ مرۆڤ دروستکەن لەوێت ناقی مرۆڤەکان لەو سنوورەیە دروستکەنەوە بۆی تا هاوکاری سوپا و دەستگا هەواڵگیرەکان بن. بله جناب امی سپاس طبعا مش پیمان باشه لروی سربازی ولا برای باسی پرسی که امنیه کین که ربط به سربازی و خود زنی و ناوچانه چون بون برزان شری مکتب خالد و تلورد و سنوری زرگه هزی پیشمرگی کردستان چند قربانی دا و کاتمو پیکات کانی پاراس پیمای هموتن لبیرتان لا شری دجیداش طبعا دکتور شاخوان باس داود کید که همو مخیمکانی کرکوک که زوربی اوانی تیابو که سکاری داعش بون خالی کران همو اوانه لناو کرکوک بگمان خانو بکری دگرن لناو حویجه تسهیلاتێکی زۆر بویان دەکەیت لەلایەن ڕاکانجبووریەوە بۆ ئەوەی تەوازنی ئێستەوێ بگۆڕێت بۆ انتخابات استیفادە لێ بکات کەواتە ئیدارەی ئێستای کەرکووکێک ئێمە باسی ئەوەش بکەین ئەو بخۆیان سەبەب نینە کە تەسهیلات بۆ داعش بکەن بەم شێوە بێ ینی بەتاکی دێمە باسمان لە شکستی دەستگا ئەمنیەکانی عێراق هێنا لەو ناوچانە کە ناتوانن ئەمنیەتی و ناوچانە بپارێزن ئەمە بابەتێکە دەبێ اعتراف بکەن واقعی ئەو ناوچانەوە دەخوازێت کە دەبێ پێشمەرگە بڕاتەوە دەبێ هەماهەنگی دروستکەم قسانەمان لە بەغداش کردەوە کولیژنی ئاسایش و بەرگری بە حەزوری خاتو جنین کە سەرۆکی بەعسەی نەتۆیە گرتوەکانەوە ئەمریکەکانی ئاگادار بوون و ئەوانیش باسییان لەوە کرد کە ئەو ناوچانە بەبێ هەمانگی و بەبێ بوونی پێشمەرگە ناپارێز ئێمە واقعەکە و ئێستا ئەو دۆخی ئەو ناوچانەی کە حجەیەکی قانونی گەورەیە بەدەست هەرێمی کوردستانەوە کە ئیتر لە پاڵ شاندەکانمان بۆ داواکردنی پارە و موازنە کە پێم وایە هیچ سوودێکی ئەوتۆی نابێت لەگەڵ ئەوەیە شاندمان هەبێ بۆ بەغدا داوای گەڕانەوەی پێشمەرگە و ئەو شکستانە میدیایی لە ڕووی میدیاوە دەبێ گەورە بکرێتەوە ئەندامانی پەرلەمانی ئێمە سیاسەکانی ئێمە ئەم شکستە ئیعلان کەن کە ئەم دەستگا ئەمنیانەی عێراق شکستیان هێناوە لە پاراستنی ئەو ناوچانە بۆیە دەبێت داوای گەڕانەوەی پێشمەرگە بکەن کاکە کار دوو هۆکاری سەرەکی هەیە کەوای کردووە دەستگا ئەمنیەکانی عێراق فەشەل بێنن لە پاراستنی ئەمنیەت لە عێراقەوە هۆکارێکیان ئەوەیە کە وەک باسم کرد پێشتر ئێستا تێڕوانینی ئەوان بۆ کورد لەسەر ئاستی دەستگا ئەمنی ئیتیحادیەکان باسەکەم ئەمڕۆ لە عێراقا 1,200,000 پیاوی ئەمنی و سەربازی هەیە ئەگەر تەمەشا بکەی لە ڕووی عادەدەوە مشکلیان نییە بەڵام جهدی استیخباراتی غیابەوە هێزەکەش ئەگەر لە سەردەمی بەعز هێزێکی قەومی بوو کوردی تیا غیاب بوو ئێستا هێزێکی بەرەو تائیفی شەڕە ئەنی تەمەشا بکە جەنابەت لە کۆی ئەم مؤسسەمەنیانی کە من باسێکم کە 1,200,000 دەستگای مخابرات و ئاسایشی نیشتیمانی وەزارەتی ناوخۆ حەشدی شعبی ئەمانە کۆمەڵێ مؤسسەن لەناو ئەم مؤسساتانە وەزارەتی بەرگری تەنها وەزیری بەرگری سونەیە ینی جگە لە کورد سونەکانیش لە پۆستە حساسەکان دوور خراونەتەوە لە وەزارەتی ناوخۆ جگە لەوەی وەزیرەکە شیعە وکەلاکانیش پێشتر کە کورد و سونە بن ئەوانش کراون بە شیعە لەناو وەزارەتی دیفاع وەزیرەکە تەنها بە سونەی ماوە سوپا سالار کە هەرەمی دیفاعەوەی شارەزا بێ لە بواری ئەمنیە زانێ سوپا سالارە و ئەمین سڕە قایدی عملیاتە ئەمانە هەمووی کراونەتە شیعە بۆیە هێزەکە ئێستا تێڕوانی بەرامبەر کورد هەمان ئەو تێڕوانەی بەعسەوە خراپتریش پێشتر قەومی بوو ئێستا تایفیە دەبێت کورد لەسەر ئاستی دەولیەن کار لەسەرەوە بکات تەوازنی کورد لەناو دەستگا ئەمنی ئیتیحادیەکان بێت ڕۆڵی بگێڕێ و لەم لایشەوە وەفدی حکوومەتی هەرێم تەرکیز لەسەرەوە بکاتەوە ئەم دەستگایانە فەشەلیان هێنا شکستیان هێنا ئەم هێزە میلیشیانە دوور بخرێتەوە مەلەفی ئەمنی تەسلیم بە خەڵکی ناوچەکە لەگەڵ دروستکردنی هێزێکی یاوبەشی پێشمەرگە و سوپا بۆ پاراستنی ئەو ناوچانە. بەڵێ دکتۆر طبعاً جەنابەت باسی ئەوەت کرد بە عەفو پرسیارەکەی جەنابەت لەسەر تعریب بە پرۆسەی تعریبی کەرکووک فراوانە پرۆسی تعریبی خاکە لە ڕێگای گەڕانەوەی عەرەبە هاوردەکان بۆ سەر زەوی کشتتوکاڵەکان تعریبکردنی ئیداراتە دەیان پۆستی لە کورد وەرگیراوەتەوە دراوە بە عەرەب و تعریبکردنی هێنانی خەڵکە و پێدانی جنسیە لە دەرەوەی ڕێنمایە دەستوریەکان بەپێی دەستوری عێراقی نابێ خەڵکی عەرەب بێتە کەرکووک تا و کاتەی تەواوی بەرگەکانی مادی جێبەجێکرێ ئێستا ڕاکان سەعید دەیان هەزار هاوڵاتی هێناوەتە کەرکووک تعریبێکی زۆر فراوان و بە بەرنامەش کراوە کار بۆ ئینتیخاباتەکەن ئەمە جیا لە مەسەلەی ئینتیخابات ئەمانەی کە دێنە کەرکووکەوە خەڵکی بوونە پێشتر معلوماتی ئەمنیان لەسەر بوو ئێمە کە لە کەرکووک بووین مخەیمەکان مەحسوور بوون کە دەرەچوون دەمانزانی بۆ کوێ دەرەچن چەند دەگەڕێنەوە چەندیان پێچی ئێستا و خەڵکاتۆتە ناو شار کە کەسوکاری داعش بوونەوە بەشێکیان داعش بوونە و هەولیش درا ئەوانەی کە لە سلێمانی بوون جەناب تەزانی بە سەفقەیەکی سیاسی خەڵکی تیرۆریستی زۆر گەورە ئازاد کران و چونەوە بۆ کەرکووک ئێستان لە ناو کەرکووکە مەترسیەکە زۆر لە سەنگەرەکان گەورەترە پێشتر خەتێکە بوو لە نێوان هێڵی سارد و هێڵی گەرمی تیرۆر ئێستا ئەو خەتە نەماوە لە هەموو شوێنە تیرۆر وجودی ئێمە کەواتە پێویست بە جوشتی استیخباراتیە
لەگەڵ جودی ئاسکەریش بۆ تەمشیدکردنی منتیقەکە ئەمەش بەو هێزە ناکرێت بەڕاستی. بەڵێ کەواتە دکتۆر طبعاً ئێمەش لە بیر نەکەین کورد کەم تا زۆر هەندێک لایەنی کوردیە تەواجودیان لە کەرکووکەیە تەسیریان لە کەرکووکەیە لەوانە هەندێک شخصیاتە لە ناو هەندێک لایەنی سیاسی لەوێ باس لە ڕێککەوتن دەکرێت لەگەڵ ئیدارەی کەرکووک لە هەر پرسێکی تریشە کەواتە مادەم ڕەوشی کەرکووک بەم شێوە مەترسیدارەوە تو باز دەکەی یعنی کەرکووکیش خۆتە زانی ئەمە بەڵگەیەکی حاشال ناگیرە کە عمقی استراتیژی باشووری کوردستان کەرکووکە بەبێ کەرکووک باشووری کوردستان خۆتە زانی ئەوەندە هەمیەتی جیۆسیاسی جیۆستراتیژی نامێنێ حتا جیۆئۆکۆنۆمیش نامێنێ کەواتە پێویستە سەرکردایەتی سیاسی کوردستان چۆن بە جدیان پرسە لە بەرچاو بگرێت. طبعا ئەوانەی کە بیانووی ئەوە بوو کە ئەو سەفقە سیاسی ئێمە لەگەڵ عەرەبا ئەیکەین یا بەردانی ئەو تیرۆریستانە بۆیە استقلالێکی سیاسی لە کەرکووک لە نێوان پێکاتەکان دروستکەین ئەو بینیمان فەشەلی هێنا لە دوای ئەوەی کە تیرۆریستەکان بەردرا حەجمەی یاخود هەوڵی عەرەبەکان بۆ داگیرکردنی زەوی کورد فراوانتر بووەتەوە و لە ناو شاری شەڕاکان بۆ ڕوخاندن و دەرکردنی ماڵە کوردەکان دەستی زیاتر کراوەتەوە کاتێک تۆ سەفقەیەکی سیاسیەکەی دەبێت بەرهەمەکەی خەڵک ببینێ بە پێچەوانەوە بەرهەمەکەی خراپتر بۆیە من پێم وایە سەرکردایەتی سیاسی کورد ئێستا لە بەردەم ئەرکێکی ئەخلاقی و قانونیە کە هەرچی زوو وەفدی حکوومەت ئێرە بچێ بۆ بەغدا باز لە پارە نەکە خاص باز لە کێشەی ئەمنی بکاوە بۆ ئەم پرسی ئەمنیە دەبێت ئەمە متحیدە و ئەمریکا هاوکار بن هێزە بیانەکان لەگەڵ ئێمە هاوکار بن کە ئەو ناوچانە هێزە عێراقیەکان فەشەلیان هێنا دەبێت ئێمە وەکو پێشمەرگە بگەڕێنەوە و ناکە ئێمە خەڵکی خۆمان بدێنە دەست قەدەر ئەو ناوچانە زۆری نەکوردن هەر بۆ پاراستنی کوردی خۆمان ئێمە دەبێت بیانی ئەومان پێبێ بچینە پێشەوە و داوا بکەین وجودمان لەو منتیقانە هەبێت تورکیا لە پێناو تورکمانێک لە داخوک و لە کەرکووک بەیاننامە دەرەکە ئەگەر تیرۆر بکرێەوە محاولە دەکا حەزوری هەبێت لە کاتێکە ئێمە زۆرینەی ئەو ناوچانەین بەڵام بێدەنگی لە ئاستی ئەو ناعەدالەتی کە بەرامبەر بە خەڵکی ئێماکرێ ئەو تاوانانەی لە ڕێگای ڕاکانەوە کرێ ئەو تاوانانەی لە ڕێگای حەشدی شعبی و بەغداوە کرێ دەبێ ئەمە بوەستێنرێ ئەگینا گەنجەکانی ئێمە ئەوەندە بێدەسەڵات نین قبولی ئەو زوڵم و تەعەدایانە بکەن لە دوو زەکرێ لە داخوکەکرێ لە کەرکووکەکرێ کەی فەرمانی قیادی سیاسی بێت دەتوانین ئەو دۆخیان لێ بکەینە جەهەنم بەڵام چاوەڕێکن بەرهەمی هەبێ بەرهەمی سیاسی هەبێ بە شێوەیەکی سیاسیانە بتوانین هەمانگی ئەمنی و سەربازی لەو ناوچانە دروست بکەین. کەواتە کاک ئامەر طبعاً ئەمە پرسێکی زۆر هەستیارە بە تایبەتی لە ئێستا ئێمە لە سەدەی 21 ماین 2021 وەکو 100 ساڵ پێش ئێستا سیاسەتی تاقریبکردن سیاسەتێکی تایفی نەتەوەپەرستی شوێنی بەرامبەر کوردانی ئەو ناوچانە پەیڕەو دەکرێت بە تایبەتی ناوچەی دیالایگەرە و پرسیارە لە تو بکەم خانەقین و پاڵکانە کومەلی ناوچی تلەیە ئەو ناوچانە ڕوبەڕووی چەندین هێرشی مەترسیدار بووتەوە بەدەیان خەڵک بووتە قوربانی کەواتە مادەم حەشت بەم شێوەیە تەواژدی لەوێ هەیە چاوپۆشی وەکو هێواڵێن لە داعش دەکات ئەمەلیاتی داعش بەرفراوان بووە پێویستە سەرکردایەتی سیاسی ئیتر چی ئەلتەرناتیڤ بگرێتە بەر کەو خەڵکە نەبێتە قوربانی خەڵکی خۆیەتی کاکە قوربانی خەڵکی ئەو سنوورە دەبەرە لە ئێستەوە نییە لە ساڵی 2008 دەستی پێ کرد کەەوە بەناوی بەشار خێرەوە جێشەکەی مالیکی هاتە سنوورەکە کاتە سنوورەکە ئێمە لەو ساتە دەرکمان بەوە کرد هەستمان بەوە کرد کە ئەمە تعریب بەم ناوچاکرێ لە ژێر سێبەر و یاسای بەناوی سوڵتەی قانون چی پێڵەنەوەن لەمرە چیان کرد هەر بۆ ئاگاداری جەنابەت هاتن بەڕێبرایەتی پۆلیسی جەلەولایان دامەزران تەمعەن نەبووە ناحیە تاکە ناحەیەک لە عێراقە کە بەڕێبرایەتێکی هەمووی بنکەیە چونکە سەر بە قەزابێ ئەمان چیان کرد ئەمە جارە دایان بڕان لە ڕووی ئەمنیوە سەربازیوە مەلەفی ئەمنی کەوتە ژێر دەست بەڕێبرایەتی کێ پۆلیسی جەلەولا لە خانەقین دایان ماڵی ئێستاس حاڵی حاضر چیان کرد لە دوای شەڕی داعش لە دوای 16 ئۆکتۆبەرەوە مەلێت طبعا دایرەی تاپۆ و مەصرف و هەندێک مەسائل دەوارکەوە ڕەبتی بە هەندێک قەزاییترەوە لە خانەقینیش ئەوان دابڕی هاوردیانە جەلەولا بۆی ئەم مەلەفانە بە جوانی لەژێر دەستی خۆیان بێ لەبیرت نەچێ ئەو کاتێ ئەو جێشش هات بۆ ئاگاداری استراتیژیەتیان ئەوە بوو ئەم ناوچە تعریب بکەن وتم پێت چۆن تعریبی بکەن بۆ محارەبەکردنی ئەو کوردانە و داماڵینی دەسەڵاتی کوردی و نەمانی پێزی پێشمەرگە لەو سنوورە ئەبووە ئێمە ئەو کاتە داوکۆکیمان بکرا من بەداخەوەرت ئەو کاتە من ملاحەزەی خۆمیش هەبوو لەگەڵ ئەو کاتە کاک ئەنوەر حاج عوسمان من ملاحەزەی خۆم پێداوە یعنی ئەوان اتفاقیەکە لەگەڵ هێزیەوە پەیمانیان کریە یعنی چیان کرد بازگەی هاوبەشیان دانە لەم دیم جەلەولا لە بینی خانەقین و جەلەولا پێڵێن منطقەی پڵێن ناودۆمان وتمە بواە ئێوە بتەخسەدە ئەو دیمی جەلەولا و لەگەڵ سعدێ چکەمە تا حەمرین سنووری کوردستانەوە لە ڕووی دکومنێت و تاریخیەوە شتێکی ترە بەڵام لەبەرچی تۆ کاتی مساومەت کرد لەسەرەوە تو هاتی تەمدیم ئەو بە ئاشکرا ئەو کاتە تۆ جەلەولا و سعدیە لەژێر دەسەڵاتی تۆ بوو ئێستا تۆ جەلەولاش لەژێر دەسەڵاتی تۆ دەرچویت واتە لەو ڕۆژە ئەوان دەستیان پێکرد ئەو کاتەی ئێمە هاوارمان گوتمان ئەمە پەیامەکەوە مالیکەیکە لەم سنوورانە ئەگەر مەکێ لە لێدوانەکان کاتە موجودە ئەڵێم ئەگەر بێت و سەرکەوتوو بێ لە حوزەی حەمری مەبەسمیە جەلەولا و سعدیە
ئەو کاتە هەوڵەدا بۆ کەرکوک زۆریش نەبەرەوە هەوڵیدا بۆ کەرکوک و ئەو هەندێک مەسایل لە کەرکوک پیدا کرد پێشی شەڕی داعش ئێستا حاڵی حاضر طبعاً ئەگە سەرکردایەتی سیاسی کورد ئەبێ بە هەموو توانایەکەوە بەڵام یەک شتێکی تیا من ئەوەش پێڵێم بە من پێشەوە باسەوە بکەم ئێمە جەنابی کاگعمید باسی هەڵبژاردننی کە بەڵێ ئێمە لە هەر هەڵبژاردنێک هاتووە ئێمە بەدبەختێکی زۆر نەهامەتی بۆ کوردی ناوچەدا بڕاوەکان بۆ بەگشتی تۆ سێرەکەی ئێمە 8 مانگتر 9 مانگتر هەڵبژارن بکرێ وەزعێکی خراپتر تێدەکایەوە وەزع تێدەکایەوە بەڕاستی ئەم کردە چی پۆسەیە ئەگەر جاران سە بڵێن قلەقلەمات ئەو قلەقلانەش لێ ئەکەنەوە بۆ چونکە تۆ نییە یەکێک پشگیری لە تۆ بکەن نە لە حکومەتی عراق نە لە ڕووی ئەمەرەوەی جێگەی سەیر و سەمەرەیە ئەمەیە کورد وەکو جارانیە شوڕەشێک هەبێ لە شاغ چەند هزار پێشمەرگەیەکی هەبێ خاکی بەدەستەوە نەبێ ئێستا کورد خاکی بەدەستەوەیە حکوومەت و ماساتی فەرمووی خۆی هەیە لە چارچۆی دەستوری عێراق هەلێمێکی فیدرالیە هێزێکی بەهێز هێزی پێشمەرگایە کە ئەفسانەی داعش تێشکاند عیلاقاتێکی زۆر فراوان هەیە تەواجودی دەیان کۆنسۆڵخانەی وڵاتانی کاریگەری دنیاە حتا وڵاتانەیە کە ئەندامی هەمیشەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتینە لێرە کەواتە ئەو ناوچانە خۆ کەس لاریلەوە نییە کە عەرەب هەموو کاتێک ئەو ناوچانە تعریب بکات کە پێشتر هەر کردوێتی کەواتە ئێستا ئەلتەرناتیڤ چی بێعنی نەخشە ڕێگایەکی بە پەلە دروست بکرێت هەموو لایەنە سیاسەکانی کوردستان لەسەر متفق بن بەڵێ خۆی تو دایمەن ئەگەر لایەنە سیاسەکانی کوردستان ئەوان متفقن و یەک ڕێکیانە بێ خطابێکی یەک خطابیان تەسیر دەبێت طبعا ئەمە تەسیرەکە لە ڕووی چووە لە ڕووی تعاملکردن لەگەڵ حکوومەتی عراق هەرچەنە لە بۆ ئاگادار منەوە من بە زۆر بەڕاشکانەوە قساکەم هیچ لە جێردەستی حکوومەتی عراق نییە حکوومەتی عراق و کە ئالێتکە ئیشی پێکرێت لەبەرچی ئەوان ئەو ئەجندا هەیە ئەجندەیەکی ئێستا نییە دەوەکم بەڕێز کازمی بێتە سەر حکم جارێکی تر هەر تعریبی کوردەکری ئەم استراتیژیە ناوێسەنیرێ ئەمان ئێستا حاڵی حاضر خۆیان مەڵازداوە بۆی جارێکی تر هێریشێکی تر بکەنە سەر ئەم سنوورانە بە شێوەیەکی تر ئەیتر لە ڕووی تعاملێکی شوێن ناڵم ڕۆژانە بکەن لە هەڵبژاردن بکەن ئەیکەن و ئەیبینی بە چای خۆتان بەڵام من ئەوە ئەڵێم دائما شوتما باسمش کردم من زیاتر لە 15 ساڵە من هاوارەکەم لەو ڕۆژم ئەو ناوچێلە ئەبێ ئیشی لەسەر بکەن ئەمە شەرمیتیانە ئەمە کاتێ خەڵکێکمان دانە لەوەرەکو مەسئولیەتی شایستی ئەو جێگایە نەبوو ئەبوای خەڵکی دانە شایستی و بێ مەساڵحی شخصی خۆی بەلاو بنامە یەک دوو مەسلەی بەغا ڕێزمێ بۆ کاک شاخەوانە شوێن دەستی دیارە بەڵام خەڵکی ترمان بۆ مەساڵحی خۆیان ڕۆینە بەغا بۆ نەڕۆیشتن ئیش و شەڕ و داکۆکی بکەن لەسەر مافی کورد من نوێنەری کوردم لە ئەنجومەنی پارێزگا بووم ئەبوایە یان بەڕاستی ئەبوایە بە جوانی ئەو کاتەش لقە سەرکردایەتە پیشگیری تەواوی بکە بتوانم من پەیامەکەی ملەتەکەم بگەنم ئەو جێگا بەداخ ئەوانە نەبوو جا لەیرە یەک شتێکی تەیە کاکی بەڕێز ئێستا حاڵی حاضر ئێمە قسەکەین پیاعربەگەڵێ فاتل ئەوان من ئەڵێم فاتل ئەوانە زان بۆچی فاتل ئەوانە چونکە ئێمە ئەو دەسەڵاتەمان هەیە ئێستا بەو تەعامل و نەرمنواندین لەگەڵ حکوومەتی عراقی چارەسەرێکن ئێمە دوو ڕێگامانێ بووبرە یەک لە ڕووی بەرژەوەندی وەکو مەساڵح تعامل یەک لە ڕووی فشارێکی سەربازی هەرچەند من لەگەڵ قەت شەڕ و کوشتنی شەنی بەڵام لە ڕووی فیسیۆلۆژی و بەدەنێکی شخصیەتی عراقی خۆی واتە تۆ کاتێ تعاملەکە یاک و حیوارەکە لەگەڵ لایەنێکی سیاسی خاوەن بڕیاردانێکی لە حکوومەتی عراق تۆ بۆ مانەوەی لە پۆستەکەی بە تایبەت ئەوانە لە سەرۆکی حکوومەت ئەبێت تۆ هەرچەنە زماناتیان نییە ئەبێت تۆ زمانێکی وای لێ بووی تۆ ئەبێ ئەم مادەی سەوچولەوە کانترێ جێبەجێ بکەی ئەمە یەک لە ڕووی مەسلحەتەوە بڵێ کاکە مەرتەبان خۆ پرسێکە زۆر فراوانە زۆر پرسیارە لەگرێ بەسێمە بە تهدید لەسەر ڕەوشێنی من ئەم پرسیارە لە جەنابی عمید ڕۆکن تارق ئەحمەد دەکەم لە سلێمانیەوە جەنابی عمید طبعا ئەمڕۆژ مستەفا کادمی فەرمانداری هێزە چەکدارەکانی عێراقیشە سەرپەرشتی لیژنەی ئەمنی کرد باسی ئەوەی کرد کە عێراق ڕۆبەڕووی مەترسی جددی ئەمنی بۆتەوە دەبێت هێزەکانمان لە ئامادە باشیدا بن لە هەر کات و ساتێکە و توش وەکو توتیت کە ڕەوشی هێزە چەکدارەکانی عێراق بەم پەرش و بەڵاوە بۆ نمونە حەشدی شعبی بەدەیان گروپی جیاواسەرێک گرێدراوی ئەجندایەک و حتا باسی ئەجندای ئەقلیمی دەکرێت و مەرجەعێک و نزانم چ تاکوتای سوپای عێراقیش بەم شێوەیە عەقلیەتی تایفە گەری زیاتر لەسەر زاڵە وەکو دکتۆر شاخەوان وتی لە مەسەلەی ئیستیخباراتەوە هەموو بەرپرسا بەڵایە کەواتە ئەمە ڕەوشی عێراق بەرەو چێە بە لە کاتێکە کە ئیستیقراری ئەمنی نییە کاتی خۆی یەک لە فەرماندەکانی وڵاتێک لە وڵاتە ئیقلیمیانە ڤیدیۆکەی هەیە ئەڵێ سەنەجعل من العێراق لا عێراق ولا عێراقیین ئەڵێ عێراق دەکەین بە نە عێراق و نە عێراقیەکان ئەمە ئەجندایەکی سابتە سنە بێ کورد بێ شیعە بێ المهم لا عێراق و لا عێراقیەکان ئەمە لە ئاخیرە تەطبیقەکرێ مستحیلە حکوومەتی عێراق من ئەمە بڕێی شخصی خۆمە دووبارەیەکەمەوە من ئەڵێم عێراق پێویستی بە دیکتاتۆرێکی قەومی ڕەگەزپەرست هەیە
ئەژنا عێراق هەرگیز ناگەڕێتەوە عێراقی جاران کە بتوانێت یەک سوپا و یەک تەوەجوهی سیاسی هەبێ. ڕاستە لەوانەیە بۆ کورد زەرەر بێ، بەڵام ئەمە قەناعەتی منە. عێراق پێویستی بە دیکتاتۆرێکی قەومی ڕەگەزپەرستەیە. بله طبعا جناب امی تو تجربه نزدیکی 100 سال عراق که او دیکتاتور ڕگەز پەرستانێکی لە سەردەمی مەلەکی بێ لە سەردەمی کوماری بێ هاتوونەتە ڕۆژەڤە هەمویان بە ئینقیلاب و یەکتر کوشتن و ئیتر لە ئاسمانەوە تەیارەکان کەوتوتە خارەوە لە ناوچوونە. ئێستاش خۆتەزانی لە عێراقی ئێستادا کە سیستەمی پەرلەمانیە شیعە زۆرینەی سیاسی لە ناو پەرلەمانی عێراق بەکاردێنێ. ئەو زۆرینە سیاسیەش دائیمەن بە تایبەتی لە دژی بەرژەوەندیەکانی کورد پاشی سونە بەکاردێنێ. کەواتە پێتوانیە ئێستا ئەوەی تو ئەڵێی عقلیەتێکی شوڤێنی ڕگەز پەرستی و تائیفی تەواجودیایە کەواتە ئێستا واقعی نییە؟ ئەمە شتێکی بەڵگەنەویستە، یعنی ئەمە خۆ شتێکی ئاشکرایە. دەتەوە ئێستا وەرە فەرمو جەنابەت ئەگەر توانی بەجلی کوردی و فەرمو سەردانێکی نەجەف و کەربەلا و بەسڕا بکە. بەڵام ڕۆژانە سەدان عەرەبە بینی لە سلێمانی و لە هەولێرە بە عەگال و بە دزاشەی خۆ دەسۆڕێت و کەسیش قسەیەکی غەڵەتی پێ ناڵێ. بەڵام تۆ بڕۆ بەجلی کوردیان بە کوردی قسە بکە، دەتوانی ئەو کاتە دەزانی ئایا چە بەرامبەر تۆ چەند ڕەگەز پەرستن. کێشەکە لەوە نییە، کێشەکە لەم هاوڵاتیە نییە، کێشەکە لەوانەیە کە ئەم هاوڵاتیان وا پەروەردە کردووە. کەواتە جەنابی عەمید لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆتەزانی بەردەوام معمعایە بۆربۆڕێنە ساڵانە بای سەدان ملیار دلار چەک لە وڵاتی بەرهەمهێنەری چەک دەکرن لێرەیە زۆرجار بەدەم و چاوی یەکتریش دەدەن خۆتەزانی حتا بە چەکی کیمیاییشەوە. کەواتە واقعەکە وایە ئەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهێزە خۆی دەپارێزای کە هێزی پێشمەرگە نەبایە خۆتەزانی 2014 لە ئەنفاڵەکانی هەشتاوەش خراپترمان بەسەردات. کەواتە لە ڕووی سەربازیەوە تا چەند ئەم فاکتەرە گرنگە لە بەرچاو بگرێت هێزی پێشمەرگەی کوردستان لە هەموو ڕوویەکە بەهێزتر بگرێت بکرێتە وەکو زۆرجار ئەڵێن هێزێکی نیشتیمانی زۆر تۆکمەبۆیی بەرگێ ئەم هەموو زۆرفە بگرێت. خۆزگە ئەم ئاوات و خۆزگەی منی هەموو ئەفسەران و پێشمەرگەی ئەم وڵاتەیە خۆزگە لە یەک سوپامانە بوو کەس نەیزانیە چێ چ ڕەنگە چێچە سەر بە چ لایەنێکە سەر بە کام کاک فڵانە کەسە. خۆزگە سوپایەکمان هەبووایە کەس کەسی نەناسیایە، کەس سەر بە فڵان کەس و فڵان لایەن و فڵان کاک نەبووایە. خۆزگە ئەمە ئاواتی هەموو من و هەموو ئەم پێشمەرگە و ئەفسەرەکانی ئەم وڵاتەیە. بەداخەوە ئەوەی کە ئێستا ئێمە پێویستمانە لەم کاتەیە هێزێکی نیشتیمانی یەکگرتووە لەژێر ئەجندای هیچ سیاسیەکی لایەنێکی سیاسی نەبێ، هێزێکی ناسیۆنالیستی نیشتیمانی ڕەگەزپەرستی نەتەوەپەرستی پێویستمان پێوێتی. ئێمەش بە هەمان شێوەیە عێراق پێویستمان بە دکتاتۆرێکە، دکتاتۆرێکی ڕەگەزپەرستی نەتەوەپەرستی نیشتیمانیە. بەڵێ طبعا جەنابی عەمیدەوە سەرنجی خۆتە، بەڵام لە ئێستادا هەولێکی جدی هەیە بۆی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگەدا بگرێت هێزی پێشمەرگە یەک بخرێت بە تایبەتی یەکەکانی 1970. کەواتە ئەگەر ئێمە هێزێکی پێشمەرگێ بەهێزمان هەبێت طبعا ئەوەکو وەرەقێکی زەختیش بەکاربێنی بۆ پاراستنی خۆمان حتا لە هەندێک ناوچەکە تادیدیش لەسەر بێ جوڵە بەهێزیش بکرێت. ئەمە بۆ خۆی نابیتە وەرەقێکی بەهێز کە بەرامبەر دەور و بەرمان وەکو کاک ئەمڕۆتی ئەم وەرەقەیە بەکاربێنی؟ بێگومان هاوڕای جەنابتم ڕاست ئەگەر هێزێکی بەو شێوەیەمان هەبێ مناڵم ئاواتە خوازم خۆزگەی پێخوازم بەوەی کە 1970 نەمایە هەمووی لەژێر باڵی وەزارەتی پێشمەرگە بووە و کەس کەسی نەناسیایە، کەس نەیتوانیە نە پارتی و نەیەکێتی و نەگۆڕان و نەیج لایەنێکی تر نەیتوانایە فڵان ئەفسەر لەوێ بگوازێتەوە یان ئەو دامەزرێنە یان فڵانە کەس. هێزێک بواە بە سیستەمی هێزەکانی سوپای وڵاتان، ینی هێزێکی نیشتیمانی بووە بە سیستەم بووە نەگۆگۆ ئێستا ئاواتە خوازم ئەم هەنگاوانەی وەزارەتی پێشمەرگە و چاکسازیەکان ئیشەڵا بگاتە جێ. بەڵێ جەنابی عەمی سپاس. بەڵام هێزی پێشمەرگە هێزێکی نەتەوەی نیشتیمانیە بەڕێزان خۆشتان نەزانن لە شەڕی داعش چۆن هەموو لە یەک سەنگێرا شەڕیان کرد لە کەرکووک بە تایبەتی. جەنابی عەمید ئاگادارە. بەرخەڵ دکتۆر شاخەوانی دیمە باسی ڕەوشی ئەمنی ناوچە دابڕێنراوەکان کرد. خۆتەزانی لە هەر ناوچەیەکە ئەمنیەت ئیستیقرار نەبێ، ئەمنیەت بنەجی نەبێ، جێگیر نەبێ، هیچ فاکتەرەکانی تریژیان ئیستیقراریانە لە کەرکووک دزی زۆر بووە، هەڵقوتانە سەرماڵان زۆر بووە، چەک هەلگرتن زۆر بووە، ڕەوشەکە زۆر تێک چووە. هەکە ڕەوشەکە بەم شێوەیە بەردەوام بێت پێت وایە چارەنووسیا و ناوچانە بەرەو چی دەگێت گەلو؟ وڵا بەتاکید پێشوی بێمە سەرجوابی ئەو جەنابەت هەوڵەکانی جەنابی کاک مەسرور وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەوڵێکی جددیە و هەموو شەوانەی کە بەڕێزیان لە نزیکەوە کاک مەسرور دەناسن دەزان چەند جددیەتە لە بابەتێکە تەرحی دەکا بە داداچوونی باشی کردووە و لایەنی ئەمریکیش بۆم بابەتە دامێکی باشیان کردووە. ئێستا هەوڵ هەیە هەردوو یەکەی 1970 لە چوارچێوەی هێزێکی منەظەمە لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگەیە لیوا کۆ بکەنەوە دوجار ببێتە بەرنامەوەی کە لە دەروی وەزارەتی پێشمەرگە بێ ئیمتیازاتی لێ ببڕێ. هەردوو حەزب وەکو یەکێتی و پارتی لەسەر و مەبدە ڕێکەوتون کە دامی ئەم هەنگاوە بکەن بۆ
یەخستنی هێزی پێشمەرگەوە دامی هەنگاوەکانی جەنابی کاک مەسوور بکەن دەمینێتەوە ئەشخاص لە ناو حزبەکان نەبنە بەربەست چونکە هەندێک شەخصێ لە ناو حزبەکانە ڕەنگە یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە لە بەرژەوەندی ئەوانە بێوە ئەو سوودمەندیەی کە هەیە ئێستا لە چوارچێوەی یەکەی هەفتە و هەشتایە کە هێزەکە بێتە هێزێکی سەر بە وەزارەتی پێشمەرگە و هێزێک بێت لە چوارچێ حکومەتێرەمە هەندێک امتیازاتی شخصی لە دەست بدات جگە لەوانە وەکو حزب ئیتیفاقیە کەواتە بەرژەوەندیکی باڵای نەتەوەی نیشتیمانی ئان هێزێ بە تایبەتی پارتی و یەکێتی دەیان ساڵە بێگومان ڕێڕەوی خەباتی چەکداریش و ڕەشگیریان کردو و ئەو قۆناغی دوای ناوەتۆیەک تا ئێستایان هێناوە پێت وایە ئەمانە زیاتر لام و هێزی بەرپرسەراتی ئەخلاقی نیشتیمانیە لەسەر نەبێ ملکەتی هەندێک ئەشخاص بنە کۆتۆتی بۆ بەرژەوەندی بەتاکید ئێستا هەیە ئەو هەوڵە هەیە کە گوێ لەوە نەگیرێت لەو ئەشخاصانەی کە هەوڵی ئەوە دەن کە ئەم هێزەیەک نەگرێتەوە هەوڵەکە جددیەوە ئەمریکەکانی زۆر بە جددی لەسەر ئەم مەوزوعە دعم و هاوکاری وەزارەتی پێشمەرگە و هاوکارەکانیشیان لە چوارچێوەی ئەو هێزانە کە یەکەگرێتەوە نەک بۆ یەکەی هەفتا و هەشتا بۆیە ئەوەی کە جنابەت باست کرد من باسی استقراری ئەمنیم لەو ناوچانە کرد لە مقدمە ئەگەر استقرارێکی سیاسی کۆمەڵایەتی لەو ناوچانە بەدینێت تەوافقێکی نیشتیمانی لە نێوان پێکاتەکان دروست نەبێ استقراری سیاسی و ئەمنیش دروست نابێ بۆیە ئومێد هەیە لەو عقلیەتی ئێستای ئەو ناوچانە ئیدارە دەکات باسی ڕاکانجبووری مانکی کە سیاسەتەکانی چون سیاسەتێکی شوێنینە حتا تەغزیەکردنی داعش بە تایبەتی کە سوکاری داژ و بەرژەوەندی خۆی پێتوانیە ئەمە کرد بەم شێوە بەردەوام بێت ڕەوشە و ناوچانە زۆر زۆر لە بەداخەوە نەخێر بۆ ئەو عەرەبەی کە ئێستا حکمی کەرکووکە خۆی هەستەکە زەوی کوردی داگیر کردەوە هەستەکە ڕۆژە لە ڕۆژان ئەمانە ڕەنگە کورد نەک کەرکووک ئێمە واسە سەر کەرکووک ناکەن ئەگەر مێژوویەکی نزیک تەماشا بکە حەویجەش ناوچەیەکی کورسانی بووە تعریب کراوە بۆیە ئەوان هەستەکە ناتون لەسەر زەوی کوردیانەوە پێگەی خۆیان قایم بکەن ئەوەندەی لەسەر حکمن بتوانن جێپێی خۆیان قایم بکەن و عرب پرۆسی تعریب بەردەوام بکەن ئەگەر لە کەرکووک تەماشا بکە عەرەبی ئەسڵ هەیە لە کەرکووک بەڵام فرامۆش کراوە هیچ پۆستێکیان پێ نادرێ ئێمە دەبێت ئەو عەرەبە لە یەک جاکەین و عەرەبێکمان هەیە کە هاوکاری دەستگا ئەمنیەکانی ئێمە ببوونە لە شەڕی داعش لە زانیاری هەواڵگرەکان پشتمان بەوان بەستووە بەڵام ئێستاوی کە حکمی کەرکووکە کە عایلیەن خۆی تیرۆریست بووە ئەنی ڕاکان سەعید من ئەوە لە ڕێگای میدیاوە پێشتر لە زۆر لە کەناڵ عەربیەکان باسم لەوە کردووە کە ئەم پیاوە عایلەی داعش بووە کە سوکاری لە ناو داعش بووە و ئێستا ئەو خەڵکانە کوڕەکانیان هاتوونە لە ناو مەحافەزەیە پاسەوانی ئەو نیە لە وحداتی ئیداری ئەو شارە جێکراونەتەوە کەواتە ئێستا داعش جگەلەوەی وەکو هێز هەن لە ناو ئیداراتی شاجێ خۆیان کردوێتەوە ئەمە مەترسێکی زۆر گەورەیە تعامل لەگەڵ عقلیەتی ڕاکان هەمان عقلێتی شۆڤنی کوتە قسەکان بەڕێز کاک ئامر بکە کاک ئامر طبعاً ئەو شاندانەیە چونە بەغدا یەکێک لە ئەجندای ئەم شاندانە وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەوانیان ڕاستپاردووە باسی مەلەفی تاریب و مەلەفی ئەمنی ئەو ناوچە کوردستانیەکان بکرێت بەڵام تا چەند گرنگە ئەم پرسە زەقتر بکرێت لە ڕێی میدیاوە لە پەرلەمانی عێراق لە ڕێی مواسسە فەرمیەکان لە ڕێی بەرپرسە کوردەکان لە بەغدا زەقتر بکرێتی تر مەترسی لەسەر هەیە ئەم ناوچانە بڵێ خۆی تەمان حوار و دایلۆکە مشتێکی مقدسە پێویستە تو بەردەوام بەس بەڵام ئێمە نەتیجەکەی پێش وەختوەرمان کردووە چونکە تەجربەیەکی تاڵمان لەگەڵ حکومەتی عێراقی چاک شەزانین ساحب بڕیارەکە وە نییە تۆ بڕێن بڕێز کازیم بڕیارێکی کۆتایی بێت بەڵام وازح ئەجندەکان لەکوێ چیەکەن چی مەبەسەکیانەیە ئێمە بە ئاشکرایی پێمان ئەڵێن یعنی بەڕاستی من حەزەکەم شتێکی بۆت بگەڕێنەوە مەسەلەی ئێستا زۆر جا خەڵک تومەتمان بووەکە کە ئەمە ڕفراندۆمان کردووە چیمان گوت دڵنیابە ئەمە قسەی میش نییەکەم قسەی میرزەیدی 2011 بۆ منتەقەیە بڵێ بۆ ئاگاداری طبعاً ڕفراندۆم بکرایە نەکرایە ئەوان هێرشیانە کرە سەر کوردستان ئێستش لە ئەجندەکانی جارتەوە نبووە ئەوانی جارێکی تر خوان ئامادە کردووە وتم پێت خوان مەڵازاوە جارێکی تر هێرشکەنم سنوورانە بەڵام هێزی پێشمەرگە و حکمەتی سەرکردایەتی کورد بە تایبەت جەنابی سەرۆک بەرزانی و بەڕاستی وای کردووە پێشمەرگای بەڕاستی وەک چۆن بڵێن وەکو شاخێک ماوەتەوە ئەوان وەکو شاخ تەماشایەکەن بەڵام بەداخەوە ئەگەر ئێمەی کورد یەک دەست و یەک ڕنگ و یەک قسە بووین بەرامبەر بە حکومەتی عێراق و بەرامبەر هەموو لایەنەکانی حکومەتی عێراق وامە لێ ناکرێت سەوا پێمانەکرێ ئەمە ئاشکرا منش ئەوە ئەڵێ مەبەستەکەمەیە من لەگەڵ گەرەکمە یەک ئینێک تعلیقی لەسەر قسەکەی کاک جنابی کاک تارق بدەم باسی مەسەلەی دەوڵەتێکی قەومیە شۆفینی ئەمە زین چۆنە ڕاتە بوارێکی ترە ئێمە خەڵکێکی تێگەیشتین بەڕاستی وەکو کورد بەڕاستیمە منەی دەوڵەتێکی مؤسساتێکن ئەمە ئەنظمەیەکی مؤسساتێکن بۆ یەکەوە مۆدێرن وەکو وڵاتانی تر ئێمەش حەزەکەن ژیان بژین کاکە ئێمە بۆ ناتونە شەڕ و هەتا سلاح و چەک و تەقەمەنی ناوچە دابراوەکان بەڵام بە کورتی پێت وایە عێراق و حکوومەتە دێتەکایەوە یەک شتێکێ من ئەڵێم بەرامبەر بە حکومەتی عێراق بەرامبەر بە حکومەتی عێراق چونکە ئێمە شارەزاین لیان ئێمە لە ناو دام و دەستگای حکومەتی عێراق بوون ئەزانین حکومەتی عێراق تا ماوی لە دنیا ئەمەش مەری بە ئیش ناکە ئەگەر مەسلحەتیان ناوی یا چاوسورکردنەوە نیە من ئەڵێم پێت
من اخر يعني اخر اوبشن مان بو ودانا كتو بهيزك تعامليه بكي براسي حكومه العراق خوي بس كولكي ما وتوا خوي سوى داعش لسنوركيه توت وانا شهر سيد داعش بك بلي كاي الشوان الرزميه من شونك يقسم كربه خو من بيشي من سيانزه صار يقسم كردوا سعديه جلولا خانقين شلون كان يتر الشوان براتها بدس داعشوا بارزي خوان هر كسي بكوجن اي كوجن حالي حاضر كان تشبك لخانقين بور اوش ربطه بالتعريبه انا مال يتربار بك خلكي كشوفيني بيرن لو باريان كان خانقين جاري خانقينش بله زور سپاس طبعا زور سپاس میوانین من تماشاوانیجا نافچین کردستانین در وی اداره هرما کردستان میوانین من گوتن چند متوسیه که جدی لسروان دوره های اف دوره گلکی گرنگن طبعا ریکفنا شنگاله هي ریکفنا سای کرنا روشا شنگاله نابینا حولی ری بغدا هي لب آه که کی سالی نب کی سالی هر افریکفنا حتی نوکه مریج دای بویا لور گروپه که هیزین چکداری بیانی هنه اكو جريداي آلية كي چكداري بيانية دروي هرما كردستانية ديال حاج شعبي تيقوتن تنسيق قوان هي روشا شنغالي جليكي خرابة خلك شنغالي كوزفريا شنغالي جاركتن هاول ددن بين النافا كامباندا يزي 3000 كردين يزيدي و بيكاتين دنيا شنغالي دنافا شازا كامبين دهو كدانا روشا جليكي بريشانة او نويرن بچنا شنغالي جبركو حتى ولات نقلي ميجي بيغمان جفين هريشا سركاي شنغالي دكن جاي شنغالي دورك استراتيجيك شنغال خوجي دكه چارچوبه ماده 140 بهرحال دمين بيت امي بحسي في برسيجي ببرفرهي دنافا خلك شنغالي دابكين حتى جاركدن دخير وخشيان دابن جليك سباس ميفانين